ئێوارەتان باش، من سامان بەشارەتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. ئەگەر بیرتان ما بێت هەمیشە موچەخۆران گلەی ئەوەیان دەکرد دەچوونە بەردەم بانکەکان دەیان گوت هێشتا پارە نەهات، یاخود ئەوانەی کە پارەیان وەردەگرت پارەی 1250 و 5,000 دڕاویان وەرەگرت. ئەمە لە زۆنی سەوزدا بەردەوام ئەم گلەیەی موچەخۆران هەبوو. زۆر جاریش ینی ئەوانی کە موچیان وەردەگرت دان بۆ میدیاکان دەکرد دەیانوت بەغدا 25,000 و 50,000 دەنێرێ، بەڵام ئەمان دەیگۆڕنەوە لە بازاری دۆلارەکە و دەیکەن بەم 5,250. بەڵام لەم دوایەدا وەزیری دارایی ئاشکرای کرد کە گوایە بەڕێوبەری گشتی بانکی هەرێم ئەم کارەی کردووە، بۆیە ئێستا سڕیان کردووە لە کارەکەی. چۆن؟ بۆ نمونە ئەگەر پارێزگای هەڵەبجەوەکو و نمونەت دانین، ئەگەر 10 ملیار دیناری پێویست بوو بێ بۆ موچەی موچەخۆرانەکەی، ئەوە ئەو 8 ملیاری نردووە و توێتی ئەو 2 ملیارە لە داهاتی ناوخۆی هەڵەبجە بیخەنە سەری. لەو لاش بۆ نمونە لە هەولێر 25,000 و 50,000 کراوەتە جیازی پارە ڕاکێشانی ناو هەژماری منەوە، موچەخۆران لێەوە وەریان گرتووە بەشێکی دیکەیشی ئەوان بە هەمان شێوە بە داهاتی ناوخۆ پڕیان کردوتەوە و پاریان هەڵگرتووە بۆ خۆیان. ئێستا وەزارەتی دارایی عێراق داواکاریەکی دیکەی هەیە لە هەرێمی کوردستان. خۆتان دەزانن لە چەند مانگی ڕابردوودا هەندێک کات وەزارەتی دارایی حکوومەت هەرێمی کوردستان لە داهاتی نانەوتی پارە دەنێرێ بۆ وەزارەتی دارایی عێراق. ئەویش هەر لە داهاتی ناوخۆ ئەم پارەی کۆ کردوت و نردوێتی. ئێستا تەیسامی دەڵێ من پارەی لۆک و 25 و 50 دەوێت، 5,000 و 10,000 لە ئێوە وەرناگرم. ئێستا بیرۆکەیەکێ لەوەی ئەو پارەی کە لە بەغداوە دێ ئەمان دەیانەوێ ئەو بەشە جیاکەنەوە کە بۆ بەغدای دەنێرن، ئەوی دیکە بۆ موچەخۆران بە داهاتی ناوخۆ پڕی بکەنەوە. ئەمە تەوەرێکی گفتوگۆکەم دەبێت لەگەڵ میوانەکەم. تەوەرێکی دیکە باس لە کێشەی موچە دەکەین کە لەسەرەوە دەکرێت کە گوایە بەشێک لە کێشەکان چارەسەر کراون، بەڵام دەگوترێت لە ملاولاش کە هێشتا سەرۆکوەزیران بەهۆی جەژنی ڕەمەزان و ڕەمەزانەوە گوتوێتی قەینا ئەم موچەی مانگی سێش بنێرن، بەڵام دەگوترێت لە مانگی 4 ڕەنگە کێشە دروست بوو بێتەوە، چونکە ڕێکەوتنەکان وەکو خۆی جێبەجێ ناکرێت. هەرێمی کوردستان ئەو داهاتە نانەوتەی دەینێرێ زۆر کەمە لەوەی کە بەغدا داوای دەکات. لە مانگیەکە 51 ملیاری نردووە، لە مانگی دوودا نزیکەی 49 ملیاری نردووە کە ئەمەش خواستی بەغدا نییە. هەروە باس لە هەندێک کێشەی دیکە دەکەین کە وەکو کێشەی گومرجی لە نێوان هەولێر و بەغدا هەیە، هەروە پێکێنانی کابینەی نوێ و کاراکردنی پەرلەمان چ کاریگەریەکی لەسەر دۆخی سیاسی و دارایی خەڵکی هەرێمی کوردستان دروست دەکات. میوانەکەم ئەم شۆ بە خۆشحاڵیەوە بەڕێز دابان محەممەد ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستانە زۆ بەخێر بەخێبن سەر چاوان. کاک دابان، ئێستا ئەگەر جەنابەت گوێت لێبوو لە پێشەکێکە ئێستا کێشەیەکی کە هاتوۆتە پێش، ینی خەڵک ڕاستی درکی پێ نەکرده بوو، خۆیان وەزارەتی دارایی ئەم شتیان بڵاو کردەوە. ئەنی بەردەوام موچەخۆر گلەیەوەیە کرد کە موچەکەی کە وەرەگرێ نزیکەی 40 بۆ 50,000 هەمووی 5 دڕا و وەزاری دڕا و 250 لە کاتێکدا بەغدا کە پارەی دەنار هەر یا بە 25 یا بە 50 بەڕاستی دەینات. دەگوترا لە بازاری دۆلارەکەمە وردی دەکەنەوە بەمە قازانج بۆ خۆیان هەڵەگرن، یا ئێستا قسەیەکی دیکە هەیە لەسەرەوەی کە ئەو پارە بۆ خۆیان هەڵگیرا و هاتوون لە داهاتی ناوخۆ ئەو پارەیان دابش کردووە بەسەر موچەخۆراندا. ینی پرسیارەکە ئەوەیە بۆچی ئەمە ئەکرێ، هۆکارەکە چییە بەڕاستی؟ ئایا داهاتە بۆ خۆیان یا نەخێر پارە لە بەردەست نەبوو هاتوون ئەمەیان دابش کردووە؟ بەناوی خۆی گەورە سوپاس بۆ جەناب تۆ، سوپاس بۆ بینەرەکان کارسامان. ئەم بابەتە لە تەوزیعکردنی موچە لە داهاتی ناوخۆی شارەکان و بەکارهێنانی داهاتی ناوخۆ لە بریە و تەمیلەی بەغای نێرێ، ئەمە بابەتێکی تازە نییە. بە بابەتی گۆڕینەوەی دینار بە دۆلار ئەوش بە هەمان شێوە تازە نییە. یعنی کاتی خۆشی
ئێمە زۆر باسی ئەوەمان کرد لە گۆڕینەوەی دۆلار بە دینار لە فرۆشتنی نەوت با بڵێن دۆلار بە دینار چەند کەسێکی زۆر مستەفیدە دەیان ملیۆن دۆلار قازانجەکەن ئەو کاتە بوو کە نەوت بە دۆلارە بەڵێ ئەو کاتە بوو کە نەوت بە دۆلارە فرۆشا و تقریبا 450 ملیۆن دۆلار یا 500 ملیۆن دۆلار لە داهاتی نەوت بەبێ وەزارەتی دارایی لە ڕێگەی ئەنجومەنی وەزیران و خودی سەرۆکی حکوومەتەوە ئەخرایە سەر حسابی بانکەکان با بڵێن بۆ تەوزیعاتی موچە ئەو کاتە لە بازاڕایان گۆڕیەوە دەیان ملیۆن دۆلار قازانجیانە کرد چەند کەسێکی مەحدودەیان کرد ئەوەی کە ئێستا هەیە وەزیری دارایی دیارە لە ئیجراتکردن لە بەڕێوەبەری بانکی ناوەندی سلێمانیەوە دەستی پێ کردووە طبعاً وەزارەتی دارایی یەک سەبەتە نییە کاک سامان وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم یەک سەبەتەی نییە بۆ کۆی داهاتەکان ئەو بەڕێزە داهاتی نەوتی لانی هەر نایزانێ داهاتی نەوت چەنە لە چەندین بەرنامەیە پرسیاریان لێ کرد داهاتی نەوت چییە پارەی نەوت لەکوێیە هەر نازانێ ینی بە تایبەتی دوای ئەوەی کە نەوت ڕاگیراوە هیچ ڕقم و هیچ پارێکی نەوت نەچووەتە لای ئەو نە دیارە بۆ داهاتی ناوخۆش بۆ داهاتی ناوخۆ ئەمە تازەنی هەر لە سەرەتای کابینەی ڕابردووە وا ڕێکەوتون یەکێتی و پارتی کە بە ئەمرێک وەزارەتی دارایی خەرجی سنووری سلێمانی ئەسپێرێ بە بانکەکان و هەولێر بە هەمان شێوە دووەک بەمان شێوە واتە ئەم داهاتە سەبەتەیەکی موحەدی نییە زۆر داهاتی زۆنی سلێمانی داهاتی زۆنی هەولێر داهاتی زۆنی دووەک بڕاتە ناو یەک سەبەتەوە لێوە تەوزیع بکرێتەوە بە ئەمری واقع کاتی خۆی یەکێتی نیشتمانی کوردستان نەچوە ژێرباری ئەمە کێشەکەش لە داهاتی مەرزەکانەوە داهاتی خاڵە سنووریەکانەوە سەرچاوی گرت لە دوایەوە تەشەنەی کرد بۆ ئەوەی کە ئێستا حیزب بە خێر وەکەوەی کە خێر بێ شتێک پارادا بەڵێ شتێک پارایە بە حکوومەت و ئەوانیش مەبلەغێکە نێرنەوە بۆ حکوومەتی ئیتیحادی ینی بەغدا بۆیە ما بە مانگیش کێشە دروسە بێ مانگ بە مانگیش موچە تاخیرە بێ پەیوەندی بۆەوە هەیە ئەم حیزب تاخیرێکە و حیزب تاخیرێکە مانگی 8 ملیارە نێر مانگی 7 نێر مانگی 50 نێر مانگی 49 نێرن داهاتێکی موحەد نییە بابینە سەر ئەوەی کە باشە توخوا ئینەکەت لە بیر نەچیان پرسیارەکەی من لەویە ئەم ئیجراعاتە چ لە دۆخەکە ئەگۆڕێ بۆ نمونەکە وەزیری دارایی ئیجراعاتە شتێکی ئەو تۆ لە دۆخەکە ناگۆڕێکە سامان بەداخەوە چکە شتی گەورەتر هەیە وەکوتم وەزیری دارایی ئەتوانێ بی وەزیری دارایی ئەتوانێ پرسیاری داهاتی نەوت کا پێش هەموو شتێ پارەی نەوت لەکوێیە داهاتی نەوت لەکوێیە بە تەنکەرە فرۆشیە ئەفرۆشێ بە پاڵاوگەکان ئەفرۆشێ بە تورکمەنستان ئەفرۆشێ بە ئەفغانستان ئەفرۆشێ بە ناو قاسەی وەزارەتی داراییەوە نەخێر بە هیچ شێوەیە خۆ وەزیری دارایی خۆی ئاطرافەکە کە ئاگای لە مەلەفی نەوت نییە ئاگای لە کاکاویش داهاتە چۆن خاڵە سنووریەکان داهاتیە فرۆشی نەوتیش داهاتیە بۆ قوبوڵێکی کە داهاتی نەوت ئاگاو لێ نەبێ لانی کەم ناڵم بێتەوە ناو بەڵام ئاگاو لێ نەبێ کە پرسیاری لێ یەکەن ڕەنگە زەرد نەبێتەوە ئەحراج نەبی بڵێ من ئاگام لە مەلەفی نەوت نییە بڵێ ئاگام لە داهاتی نەوت نییە ئەمە هیچ بخەرە ئەولاوە دوو وەزیری دارایی ئەتوانێ ڕوونکردنەوەیەک لەسەر سایتی شەفافێت بە کە خودی جێگری سەرۆکی حکوومەت و حیزبەکەی دایان ناوە لە سنووری سلێمانی هەر مانگە و بارەزوی خۆیان ڕقەمێک لێدەن کارسامە بەس چاپێکوتنیەکە جۆم لێ بووتی دروست نییە ئەوەی کە لە سایتی شەفافێت بڵاو بێت هەرکرد لەگەڵ دامەزراندنەکەیان ڕەتیان کردەوە بەیاننامەیان لەسەر بەڵام ئەوان سوورن لەسەر ئەوەی لە بەم داتایە ئەڕۆن ئەڵێ داهاتی سلێمانی بۆ نمونە 30 ملیار دینارە 30 ملیار دینارەکەش لە تەصفیەکردن و لە خەرجکردن و لە تەسەڕفکردن پێوەی هێشتا مەشاکیلیان بۆ دروست بووە خۆ وەزیری دارایی ئەتوانێ بڵێ کاکە ئەم سایتە ڕاست نییە باش ئەمە بۆ فێڵکردنە لە حکوومەت یەکێتی کا بۆ نمونە ئەگەر بە حەقیقی داهاتی سلێمانی لە وەزارەتی دارایی یابێ ئەوان ئەتوان بۆ نمونە سایتێکی شەفافیت دانن ئەگەر وەزارەتی دارایی بە فعلی ئاگای لە داهاتە ئەبێ ڕقەمە ڕاستەکە بڵێ کە خۆی سایتی شەفافێتی ڕەت کردوێتەوە بۆ سایتی شەفافێت بەردەوامە لە ئیشکردن و یعنی مێدیای فەرمی ئەو حیزبەش داتاکانی ماڵانە لە ڕێگەی سایتی شەفافێتەوە بڵاوکەنەوە وەرێگرن ئەی بۆچی وەزیری دارایی ناڵێ بۆ نمونە داهاتی سلێمانی نەخێ 30 ملیار نییە 50 ملیارە وەی پرسیارەکە ئەمەیە پرسیارەکە ئەمەیە منیش ئەڵێم پێشەوە ئیجاد لەگەڵ بەڕێوەبەری بانکێکا بکە بێقسە لەسەر سایتی شەفافێت بکە سامان باشە داهاتی حەقیقی خاڵە سنووریەکان چەنە بۆ نایڵێ داهاتی حەقیقی لە دوای ڕاوەستانی نەوتەوە چەنە لە هەرێمی کوردستان منطقی تیا نییە ڕۆژاوای کوردستان کاک سامان
داهات و خەرجی دیار بێ یاسای بودجێی پەسەند بکە دیار بێ کە ئەڵێ من لە ساڵێکە ملیارێک و 400 ملیۆن دینار عفو تریلیۆنێک و 400 ملیۆن دینار لە ڕۆژاوای کوردستان من بۆ نمونە خەرجیەکەمە ملیارێک تریلیۆنێکیش داهاتمە بەڵام هەرێمی کوردستان نەزانی چەنە هەرێمی کوردستان بەدەر لەوەی نەزانی چەنە مانگ بە مانگوەک و مفاجای پیشانێ با چەند ڕادەسی بەغاکەی خۆ ڕقەمێکە بە بەغاوت بێ ئێستا بۆ نمونە ئیلتیزامە بە ڕقەمێکی ترەوە هەبێ باشەمێ بۆ چوونی جەناب بزانم من لەم شەوانە کاروانیاروێز میوانم بوو وتی یەکێک لە داواکاریەکانی یەکێتی لە مۆزوعی دانوستانی لەگە پارتی بۆ کابینەی نوێ بێت یاسای بودجە هەموو ساڵێک بێنرێتە ناو پەرلەمانە بە بۆ چوونی تۆ ئەمە کرێت یانی ئەمە چەند ساڵە زیاتر لە 14 ساڵە نیمان یاسای بودجەمان کاکس هەمان ڕێگە ڕاستەکە ئەوەیە بکرێ ڕێگە ڕاستەکە ئەوەیە کە یاسای بودجە ساڵانە بێتە پەرلەمانی کوردستان بۆ نەکراوە بۆ لە دوای 2014 نییە ئەگوترێ و کاتە قەیرانی داراییە بۆ هەر داهاتە بووە بۆ هەر خەرجیشە بووە بۆ نمونە قەرجیشیان کردووە پارەیان لە بانکەکان ماشیوەتەوە بۆ نمونە کە کەس نازانێت چی لێ بەسەراتوە کە بووین بە خاوەنی بۆ نمونە 28 ملیارد دلار قەرز لەکوێوە هاتووە لەما پرۆسەیەکی تەهریبی گەورەی پارەکراوە ئەبینی حیزب بناماڵە حیزبەکان دۆخیان باش بووە لە بەرامبەری خەڵک ڕۆژ بە ڕۆژ بارگرانی بۆ ژیانی دروست بووە سەبەبەکەی چییە؟ سەبەبەکەی ئەوەی کە داهات و خەرجەکە و دیار نییە ئێمە کە ڕۆیشتینە پەرلەمانی کوردستان داهاتی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی بە تەنیا مانگانە نزیکی 20 میلیارد دینار بووە منطقیتیان نییە ئێستا تۆ بڵێ داهاتی هەموو سلێمانی یەکسانە بە 30 میلیارد دینار یا 35 میلیارد دینار داهاتی دەواازەی پەروێزخان بە تەنیا نزیکی 25 میلیارد دینار بووە منطقیتیان نییە ئێستا بڵێ وڵات کەمی کردو بۆ 6 میلیارد دینار داهاتی دەواازەی باشماخ نزیکی 20 میلیارد دینار بووە منطقیتیان نییە ئێستا بڵێ وڵات کەمی کردو بۆ 3 میلیارد بۆ 4 میلیارد دینار جموجوڵی بازرگانی من کاتێکە بۆ باسەکەم کە کۆنا هەبووە کاتێککە پێڵم کە کۆنا هەبووە جموجۆڵ کەم بووەتەوە تا ئاستی سفر جموجۆڵی هاوڵاتیان و جموجۆڵی بازرگانیش کەم بووەتەوە بەڵام لە زۆنی سلێمانیەوە 120 میلیارد دینار ڕۆیشەوە بۆ تەمیلی موچە لە لەحزەیەکی شاکۆی گشتی داهاتی هەرێمی کوردستان گەیشتۆ 420 میلیارد دینار ئێستا تۆ 6 میلیارد 7 میلیارد پێ نادرێ بە بەغا بۆ ئەوی کە موچەی هاوڵاتیان بەڕێک و پێکی بێ باش ئەو ژمارە بووە کۆڵ بەسەر شانی حکوومەت هەرێمی کوردستانەوە کە گوتویانە ئێمە داهاتی نانەوتیمان 320 میلیارە ئێستاش ینی بەغداڵە کاکە تۆ کە ئەوەنەیە لە 150 بۆ بنێری ئەبێ لە سەروی 100 میلیارە بۆم بنێری ئەو بابەتە ڕاستکەمەوە 320 میلیاریان وتووە بەڵام هەنێ داهات بۆ نمونە خەرجی وەزارەتەکان کارەبا ئەوانەی لێ دەرەکەی ئەوەی کە ئەمێنێتەوە وتویانە 140 میلیارد 140 میلیارە لەو 140 میلیارە هەشامان بۆ بنێرن بەڵام ئیلتیزام بە هەشاکەشەوە ناکەن باشە من دیفاع لێ یەکەم ئەم داهاتە بۆ ناخۆی هەرێمی کوردستان بەکاربێنیتەوە دیفاع لێ یەکەم خەڵک لەمسی ئەم داهاتە بکە دیفاع لێ یەکەم خەڵک جادەوبانەکان ببینێ کە باشتر بوون دیفاع لێ یەکەم ژێرخانی ئابووری ئەم منتیقە و بوژانە بێتەوە بەو داهاتە بەڵام دیفاع لێ ناکەم عەفوون کەی کاک دیفاع لێ ناکەم تۆ 8 میلیۆن دلار بەری لە قومارە لە بەریتانیا بیدۆڕێنی دیفاع لێ ناکەم فڕۆکەی تایبەت بە 35 میلیۆن دلار بکڕی بۆ خۆت و بۆ بنە ماڵەکە و ئەزانی باناو نهێنی چکە کەوکوژی بۆ مادانیشون کاک سامان یا مادەم بەگرتایە شتێکمان لێەکەن بەڵێ کردویانە بەداهاتی بەڵێ بەداهاتی ناوخۆ کردویانە بوتیانە بۆ فلانە بنە ماڵە بۆ نمونە فڕۆکەیەکی تایبەتی هەبێ بۆ ئێمە نەمان بێ 35 میلیۆن دلار لە داهات ڕۆیشەوە بۆ کڕینی فڕۆکەی تایبەت باشە پارە براوە لە قومارە دۆڕاوە بە ئاعترافی خۆیان 20 میلیۆن دلار ڕۆیشەوە بۆ حملەی انتخابات لە ناوچەیەکی دیاریکراوە بە ئاعترافی خۆیان لە ناوچەیەکە داهاتی ناوخۆیە کاک ساما ئەی خۆ لەکوێ ڕوە داهاتی ناوخۆ کە تۆ نەدرابێ بە حکوومەت و نەدرابێ بەغدا لە شۆ ینی بەغدا هەر پارەی موچەی نردووە هەر پارەی موچەی باشە چکووە ینی بۆ جادەی کەلا سلێمانی تەواو نابێ بۆ داهاتە بۆ جادەی 100 مەتری تەواو نابێ بۆ داهاتە کوا مەشاریع و مەعالیم لە ئەم منتیقا وەڵاویستمە و پرسیارێکم کاگدابان ئێستا جۆرێک لە جۆرەکان پارتیوێکێتی تەکنیکێکی نوێیان ینی دروست کردووە تەنانەت هیچ پرۆژەیەکیان نییە لە سەرداهاتی ناخۆ ئەم پرۆژانشی کە کرێ ئەندەرپاس و شانێ شەقام و پرد و
ئەمانە بە کۆمپانیەکانیکەن ینی بۆ نمونە کۆمپانیایەک زەویەکێنێ بۆ دروستکردنی سیتیە کۆمەلگایکی نیشتەجێبوون لە بریاڵە بڕۆ ئەوەم بۆ بکە بەڵێ ئێمە چیمان هەیەانی لەسەر داهاتی ناخۆ بۆ نمونە کاک سامان داهاتی ناوخۆ تەنیا داهاتی بەڕێوەبەرایەتیەکان نیە ئێمە لێمان تێک نەچێ زۆر فراوانترە کاکە واز لە داهاتی ناوخۆ بێنە بڕۆ بوو سەدان هزار دۆنمەی ئەرسکە بۆ نمونە داگیر کراوە هاتی 4 کۆمپانیا 4 ئەندەرپاس دروست کراوە ئیدارەی حیزبەکە بەشێک لە ئەوەی کە بەسەرانە وەریگرتووە خۆش بووە کۆمپانیەکەش هاتووە شتێکی خستۆتە سەری ئەم ئەندەرپاسە دروست بووە ئەی باشە کوا داهاتەکە بۆ دیار نییە کاکە خۆ ئێستا کێشەی ئەساسی موچێ بەڵام ماوەیەکی ترکایك سامان لەسەر خزمەت گوزاریەکان خۆپشاندان سەرەڵەدا لە خەلەکان بۆچی خۆپشاندانە بۆ لە چەمچەماڵ خۆپشاندانە بۆ مەسەلە بۆ ئاوی خواردنەوە لە دەربەنی خان بە هەماشی و لە ناوچەکانی تر ڕاستە ئەساسیات موچەیە لە ئێستاە بۆ نمونە وەرگرتنی موچەیە 30 ڕۆژارێ نەبێ بە خەبەر ئەمە بەڵام وردە کە تۆ دەستی پێوە نەبێ خەدەماتەکانێ بۆ نمونە سێڤیسی ئەمانە و نەبێ ئیتر خۆپشاندان سەر هەڵەدا تۆ جادەکە و تێک چیە و ئاوڕۆکە و تێک چیە و ڕێگەوبانەکانی ئەیتر یعنی داهاتی ناوخۆ لە چیا سەرفەکەی لەمانەش سەرفینەکەی هەست ناکەی مەژغوڵکردنی خەڵکیش بۆ لاین لەسەر موچە بۆ لە بیرچوونەوەی ئەم جۆرەیە لە خزمە گوزاریەکانی دیکە کە خەڵک مەسلەی موچە مەسلەیەکی حەویە و مەسلەیەکی ئەساسیە یعنی بە ئەم قەسیش ئەو کێشەیە دروستەکرێت لە هەرێمی کوردستان حل بکرێ ئەمە بۆ تەوتین ناکرێ بۆ تەوتین ناکرێ ژماری من لەسەر مەسلەی ئەو تەوتینە من لە شوێنێکی تریشا ئەوە وتووە هێزی یا و پەیمانان هێزی یا و پەیمانان وڵاتانی دەرەوە تەدریب و تەجهیز و تەسلیحی هێزی پێشمەرگا ئەکەن و موچەشیانە دەنێ ئەڵێ بەس ئەم دوو هێزە تۆزێ وەلایان بۆ حزب بکەم پێێتەوە با هێزێکی نیشتمانیتانە بێ ئەمان ناچنە ژێرباری ئەمە کاکسامان ئێستا تۆ تەسەورەکەی هەرێمی کوردستان یان ئەم حکومەت و ئەم دوو حیزبە بێن قایمی موچەی فەرمانبەران بدەن بەدەست عێراقەوە ئەمان نایکەن دووشتیشیان لە بەرچاوە وەک وتومە یەکەمیان شارێکی ئەمریکا لە دوای هاتنی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لەسەر عێراق هەیە و انتخاباتی پەرلەمانی عێراقیش لە پێشەوەیە ئەمان ئەم دوانەیان کردووە بە بیانوو بۆ ئەوەی کە مەسلەی موچە بەم شێوازە بێڵنەوە چونکە ئەمڕۆ بۆ نمونە هەواڵ بڵاو کرایەوە کە کەشتیەکی ئێرانی بە وەرەقەی تەزویری عێراقەوە گیراوە کە گوایە نەوتی عێراقی نەقلی دەرەوە کردو توازانی و کەشتیانەی چێن کەشتی ئێرانە کاک سامان کەشتی عێراقە کەشتی هەرێمی کوردستانەوەی دەسی بەسەرای گیراوە بەڵێ چەندین کەشتی کە موڵکی چەند کۆمپانیایەکن لە هەرێمی کوردستان لە ئاوەکانی خەلیج نەوت نەقڵەکەن بە قاچاخ مشتەقاتی نەوت نەقڵەکەن بە قاچاخ مشتەقاتی نەوتی هەرێم تاوەکو ئەفغانستان ڕۆیشتووە تاوەکو ئیمام قەڵا بەندەر ئیمام ڕۆیشتووە ئەمریکا فشارەکە کە نەوتی بەڵێ بێگومان کاکە گازوایل و کۆندێسەیت و نەفتا و نەوت و هەمووی بە حتا هیچ سنووری پارتیش لەوەیە کێشیان نییە بە سنووری هیچ سنووری پارتیش زۆنی زەرد سەرانە و گومرگەکەی لە دێگەڵە و ئەوانە وەرەگری و بە سنووری سلێمانی ئاڕاتە دەرەوە یعنی ئێستا ئەو داهاتەی لە نێوان هەولێر سلێمانیا هەیە زۆر زیاترە لەو داهاتی لە سنوورەکان هەیە ئەی باشە خۆ حکوومەتی عێراقەوە تا ڕێناکەوێت کە نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێتەوە من گوێم لە قسەیەکی تۆ بووتە چۆنە بێ مستەقبەلی بڵێن نەتەوەی بدێ بەدەست کۆمپانیەکان باشە گای سامان ئەگەر نیەت کۆمپانیەکان ڕێناکەون لەگەڵ عێراق ملیارێ دۆلارە عێراق مەعقدانی گرنتیەکەن عێراق مەعقدانی بینیوە نەخێر باشە هیچ کەسێک ئێمەش کە خولێک لە پەرلەمان بووین عقدی غازی بینیوە ئێوەشی عقدێکتان نەبینیوە هیچ عقدێکمان نەبینیوە کاک سامان عقدی غاز کۆمپانیاکە خۆی لەسەر سایتی خۆی ئەڵێ من ڕۆژانە 1 ملیۆن دۆلار ساڵانە 350 ملیۆن دۆلار قازانجمەیە باشە خێرەکەی بۆ خەڵکی کوردستان چییە ئەو غازەی لە کۆمپانیاکە ئیکڕن بۆ محەتەکان دیسانەوە بە پارە ئیکڕنەوە ئەم حکومەتە ئێ باشە من عقدم نەبینی بێ عێراق نەیبینی بێ پەرلەمان نەیبینی بێ حزب نەیبینی بێ ئۆپۆزیسیۆن نەیبینی بێ خەڵک نەیبینی بێ ئێ باشە تۆ کۆمپانیا
رووسی و ئەمریکی ئەنێری بۆ دانوستان لەگەڵ عێراقا ئەم کۆمپانیایە چۆن هێنایەتی حەزەکە بەو نەوە بەردەوام بێ باشە من چوزانم قازانجی کۆمپانیاکە لەم جۆرەیە من پرسیارە لە من چوزانم سەرکردەکانی کورد لەگەڵ ئەم کۆمپانیایانە شەریکنی ئەم عقودانەیان کردبێت لە ئاستی فەرد و لە ئاستی حیزبە ئەو پارەی کە کۆمپانیا وەرەگرێ بەشێکی ناڕاتەوە بۆ ئەوان بۆ کولفەی دەرێنانی نەوت لە کوردستانەوەنە زۆرە بۆ کولفەی نەقڵکردنی نەوت ئەوەنە زۆرە بۆ کولفەی بۆ نمونە خەزنکردنی نەوت ئەوەنە زۆرە بۆ کولفەی فرۆشتنی نەوت بە قاچاقە لە بازاڕی جیهانیا ئەوەنە زۆرە یعنی بۆری لە دیوی تورکیا منطقی تیانە تۆ بۆریەکەی خۆت بێ خۆت بە پارەی حکومەت دروستە کرد بێ دواتر فرۆشت بێتێ بە کۆمپانیا عقدە کرد بێ نازان بۆ 20 ساڵە بۆ 30 ساڵە نەوت بڕوانە ڕوا پارەکەی هەر بدرێت لە دیوی تورکیا هەرزانتر بێت لە دیوی هەرێمی کوردستان ئەمە من چوزانم کە ئەمە شەراکەتی تریتیانی ئەمە یانیەوێ بڵێ حکوومەتی هەرێم کۆمپانیەکان بەکارهێنێ بۆەوەی کە نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی سەومەوە نەنێڕێت سامان هەر وەکو بابەتەکانی تر چۆن ئێستا کۆمپانیای خزانوەتە مەسلەی ئاوە کۆمپانیای خزانەوەتە مەسلەی هاتوچۆ کۆمپانیای خزانوەتە مەسلەی شارەوانیەکانەوە کۆمپانیای خزانوەتە مەسلەی دادگاکانەوە کۆمپانیای خزانوەتە مەسلەی مەرزەکانەوە ئیتر کۆمپانیان نەماوە یعنی بە جۆرێکی تر لە بینی حکومەت و خەڵکە کۆمپانیەکانی چانووە بۆ ئەوی بەشێک لەو داهاتە دیسانەوە بڕوە بۆ حیزب و ئەشخاصی حیزبی یعنی ئەوەی کە لە هەرێمی کوردستان هەیە خەڵک باسی کەرتی تایبەتەکە کەرتی تایبەت نییە دیسانەوە کۆمپانیەکانە لە ژێر چەتری حیزبە بەشێک لە داهاتی خەڵک لە نێوان خەڵک و حکومەتە ئابن بۆ خۆیان و بۆ حیزب وڵای باسیینت کرد منەمێ بێمە سەری مۆزوعی تەوتین بەڵێ مۆزوعی تەوتین خۆتی شاگەدار بوو وازەمە لێرە چاپێکەوتنێکمان کە باسی ئەومانکە کەیکێتی زۆر سوور بوو لەسەرەوەی کە تەوتینە بێ بکرێت بەڵام ئێستا من دوێنێ مامۆستایەک ینی میوانم بوو لە سکاڵیان کردووە دەستگای ستاندەر لە دادگای کەرخ بۆ مۆزوعی تەوتین ئەڵێ یەکی بیرۆکەی قوباتاڵەبانی بۆ ئەسان هەژماری بەڵێ بۆچی ئەو کاتەم شەڕانەکە بۆ ئێستا پاشگەز بوونەتەوە چوونەتە ژێر باری پرۆژەی هەژماری منەوە طبعاً بەداخەوە کاک سامان بەشێک لەم حیزبوی هێزانەی کە بەم دوایە بەو نەوع بانگەشەیانە کردو بەو شێوازە بە حساب خەڵک گەرمکەنەوە و وەکو خۆیان ئەڵێن بەشێک لە هەدەفەکانیان پێکا و چەندین مایک و چەندین نەوەیان شکان بوون بە حیزبی فەیسبوک بوون بە حیزبی سۆشیال میدیا بوون بە حیزبی لایک و کۆمنت پیان وایە خەڵک بیرێچێتەوە پیان وایە کە دوێنێ و تویانە تەوتین و دەنگیان پێێناوە ئەمڕۆ بڵێن هەژماری من و بۆ نمونە دەیان پەیج و دەیان ئەندام پەرلەمان و دەیان خەڵکیان بێتە سەر شاشە خەڵک ئەمەی بیرەچێتەوە خەڵک بیری ناچێتەوە بەڵێنی هەڵبژاردن لە دنیاە یعنی بەستێب بەستێب ئیشی لەسەرەکرێ ستێب بەستێب ئیشی لەسەرەکرێ ئەوەشی نەتوانرێتە بەردەمی خەڵک هۆکارەکانی ئەڵێ کە ئەمە سەبەبەکانە نەکراوە لە ماوەی ئەو چەند ساڵی حکمڕانیە بەڵام بەداخەوە تۆ پێش ئەوەی حکومەت تەشکیل بوو بێ پێش ئەوەی کە پەرلەمان کۆبوونەوە فەرمیەکانی دەست پێ بکە پێش ئەوەی کە کۆبوونەوەکان بۆ تەشکیلی حکومەت کۆتایی پێهات بێ لە دەرەوەی کۆبوونەوەکانی پێشێنانی حکومەت لە بینی ئەم دوو هێزەیە بە سەفقەیەک یەی باسی هەژماری منەکەی باسی باشیەکانی هەژماری منەکەی باسی ئەوەکەی جەنابی براگەورە کەڕەمی فەرموو نازانم بۆی ڕوونکردینەوە و ئەوان بێن بۆ خەڵکی ڕوونکردنەوە ئەمە چی عەقڵێکی ئیدارەدانە ئەمە حیزبی فەیسبوکیە تۆ پێت وابێ بە فەیسبوک و بە سۆشیال میدیا ئەمە لە بیری خەڵک بیتەوە بەرژەوەندەکە مادیە لە پێناو خەڵکایە نا ئەبەدەنەوەی کە هەیە خۆیان پێشر وتویانە پێشە ڕوونکردنەوەیان ناوە کە زیانی ئەم هەژماری منە چۆنە هەژماری من ئەوەیە کە پارەکە بە فلتەرێکی ترا بە فلتەری چەند بانکێکە حکومەت وەرێگری وەزارەتی دارایی ئینجایەتە ئێرە بەڵام ڕاستەوخۆ تەوتین حکومەتی عراقی لە ڕێگەی بانکە حکومیەکانیەوە پارەکە ئەگەینەتە دەستی هاوڵاتی بەبێ فلتەر یعنی خۆیان زیانەکانیان بۆ ئێمە ڕوون کردووەتەوە خۆیان باسی خراپەکانی هەژماری منیان کردووە خۆیان وتویانە مدیر عام با بڕوا لە هەژمارەکەی خۆیەوە وێربگرێ ینی بە زمانی قسەیان کردووە کە من ئێستا ڕووی ئەوم نییە لەسەر چی گۆڕاوە تۆ بەرژەوەندیەکانیان گۆڕاوە کە پێشتر جێ نەکرابووە بەرژەوەندی حزبی شخصی لە هەژماری منە بۆ ئەم هێزە جێ نەکرابووە ئێستا جێ کراوەتەوە حتا مەناعەتیان نییە زۆر زۆریان پێ عیب نەبێ یعنی ڕیکلامی بۆەکەن
لە کەناڵەکانیانەوە ڕیکلام بۆ هەژماری منەکەن هەرچەند چەند کەسێکیان لەم ماوەیە دەستی کردو بە ڕیکلامکردن بەڵام تۆ لە بەرامبەرا بڕۆ سەیری ئەو کۆمنتانە بکە کاک سامان کە بۆیان نووسێ سەیری ئەو قسانەکە کە بەرامبەریان نەکرێ تەسەور کە ئەم هێزە ئەزانی بەشێکی بەچی بەنا بە تەسەوری تۆ بە ئەکاونتی فیک بە ئەکاونتی فیک یعنی ئەکاونتی فیکیان هەیە دەستخۆشی و سپاس بۆ خۆیانە نووسن بۆ ئەکاونتانە ژنێ و بە خەڵکی ترەدەن یعنی وا ئەزانێ بە ئەکاونتی فیک دەستخۆشی بۆ تەرویجی هەژماری من بدەن خەڵق قەناتیان پێیەکە خەڵک باوەڕیان پێ ناکە و بیریشی ناچێتەوە مەسەلەی تەوتینەکە کاک سامان چونکە تەوتین موچەخۆرانی هەرێمی ڕزگارە کرد لە دەست ئەو جەوروستەمەی لە دوای 2014 ئەم حکومەتە لە خەڵکێکە نەداهاتی نەوتی دیارە نەداهاتی ناوخۆی دیارە نەداهاتی خاڵە سنووریەکانی دیارە ڕۆژ بە ڕۆژباج و ڕسومات بەسەر خەڵکە ئاسەپێنێ بەڵام ئەگە قسەکە لەسەر ئەوە بێت مەوزوعی تەوتین ئێسا ینی باسێکی کە هاتووەتەن ئاراوە نازان بەرژەوەندیەکە سیاسیە چییە لەگەڵ عێراقا گوتراوە کە بۆ نمونە من هەر ینی بۆیە لەم کاکاروان کە خۆی پەرلەمانتاری عێراقا ئەڵێ عەلی عەلاق بەڕێوبەری گشتی بانقی TBI بردووە بۆ بەردەم سوودانی وتێتی کاکە وەرە بە سوودانی وتووەوە تا ئەوە بەڕێوبەری بانقەکەیە ئایا ئەتوانی تەوتینی موچەخۆرانی هەرێمی کوردستانکەی توێتی نەخێر من لەو ماوە ناتوانم توێتی دێ قوربانەوە تا ناتوانێت ئیتر ئێمە چی بکەین بۆیە بڕیاریانەوە ئەم بانکانەی کە لە ناو پرۆژەی هەژماری منان کە دانپێنراون لە بەغدا یعنی هیچ جیاوازێکی نییە چێتە و چوارچێوەی کە تەوتینە و بەڵام گرفتەکە لە یەک شوێنەکە دەما یعنی ئەوە من وەکو ڕوونکردنەوەی بۆ جەنابەت ئەوی کە گرفتە چییە بۆ نمونە ئەگەر ئێمە کێشەمان لەگەڵ لیست و لیستکاریە هابێ ئەگە تۆ ئەم لیستە لەلایەن وەزارەتی دارایی و ئۆکەی لەسەر نەدرێ هەتا ئێوارە تۆ تەوتینی شکرد بێ خۆ موچەکەت نایە هامان قسەکە لەسەر ئەوە نییە بۆ نمونە ئەم بانقانەی هەرێم خراپن یانە قسەکە لەسەر دروستکردنی فلتەرە باشە ئەوە ئێستا خۆ بەشێکی خەڵک لە هەژماری منەوە بۆ نمونە بێ باشە داهاتی ناوخۆ سەبەبە بۆ ئەوەی بۆ نمونە هەنێ مانگ داهاتی ناوخۆ سەبەبە بۆی ئەم موچە تاخیر ببێ بەڵام کە تەوتین بێ ئەو موچەیە دائەوەزێ لەگەڵ فەرمانبەرێکی بەسڕەیە دائەوەزێ فەرمانبەرێکی زاخۆ لەگەڵ فەرمانبەرێکی بەسڕەیە پێکەوە موچەکانیان دائەوەزێ مەسەلەی موچەی فەرمانبەرانی هەرێم دوورەکەواتی ناوخۆ نادرێت کاکداوە پارەکە لە بەغداوە نایە لە بەغداوەیە بەڵام خۆ ئەبێ بەشێک لەم داهاتە نەقلی عێراق بکاتەوە بینێرێتەوە بۆ عێراق یعنی بڵێ ئەمە بەڵێ گرفتی چۆن ئێستا بۆچی بەشێکی موچە مانگانە دواکەوێ ئەوە یەکێکە لە هۆکارەکان هۆکاری تر بۆ نمونە ئایبان ئەوەی کە حساب بانقیەکی نێودەوڵەتی ئەو خەڵکانەیە کە ئەوان داوایەکەن باشە من لە جەناب تێپرسم عێراق دەوڵەتە عێراق یەدەکی هەیە عێراق فرۆشی نەوتی سەر و 100 ملیار دۆلارە ساڵانە باشە کە تۆ ئێستا عێراق کێشەی نییە تۆ لە ئەزمەیە عێراق کێشەی نییە تۆ لە ئەزمەیە تۆ ناتوانی ریزی ڕێخستنی موچەی خانشینەکانی ڕێخی هەر ریزەکەی ڕێخی ماگانە کە نەک ماگانە ئێستا ماگانە نییە چەند مانگجارێکە موچەیە خەڵک لەم پاڵپاڵێنە ئێستا ئەتەوێ بۆ نمونە چەند فلتەر دروستکەی لە ڕێی هەژماری منەوە بۆی کە موچە بگەێنیتە خەڵک قسەکە لەسەر یەکشتە لەسەر ئەوەیە تۆ ئەتەوێ هاوڵاتیەکی زاخۆ هاوڵاتیەکی بەسڕە بەبێ بۆ نمونە مەسلەی ناوی دووبارە بەبێ مەسلەی ئایبان بەبێ ئەوەی کە داهاتی ناوخۆ ڕادەستکەی پێکەوە موچەکانیان داببەزێ یان نەخێر تۆ ئەم موچەیە بنێری بۆ وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان لێەوە ئەو تەوزیعی کا بەسەر کۆمەڵێ بانک کە ئەمان گرێبەستی هەیە لێەوە دابەشی کاتەوە بۆ فەرمانبەرانی خوارەوە ئەم موچەیە لە بەغدایە بێت لە دەستێکی ئەمینایە کاک سامان عەفوم بکەی ئەخر ئێستا پێتەڵێ من بۆ خۆم وەکو دابان لە دوای ڕیفراندۆمەوە کەمترین جار هەوڵم ماوە لە ڕێی کەرکووکەوە بڕۆم بۆ هەولێر کاک سامان بۆچی لەبەر خاتری ئەوەی پێشتر بینیومە کە ئەوەی لە بازگەکانە بووە هاوڵاتیەکی کورد بووە بە کوردی دواوە ئەگەر پرسیارێ شتێکی هەبوو بێ بەڵام لە دوای ئەوای لاتووە کەسێکی عەرەب لەوەیە پێم ناخۆشە ینی ئەمانەوە نەزان کە ئێمە ڕقمان لە حکوومەتی هەرێمی کوردستانە کاکە 34 ساڵە تۆ هەموو فرسەتێکی دراوەتێ 34 ساڵە لە فرۆشتنی نەوت لە فرۆشتنی
سەروەت و سامانی ئەم وڵاتە لە زیادکردنی باج و ڕسومات لە داهاتی بازگەکان نەوتوانیوە ئێستا ئیلتیزام بە 8 ملیار دینارەوە بکەی خەڵک وا لێ بکەی بە ئیسراحەت ماڵانە موچەکە وەربگرێ. طبعاً ئەگەیت لە بەرامبەری شاکاک سامان لە بەرامبەری شا تۆ خۆ خاوەنی فڕۆکەی تایبەت بی باشە خاوەنی هەرچیش تشتی دنیا هەیە ببی لە کوردستان و لە دەرەوە کاکە دۆناڵد ترامپ خاوەنی فڕۆکەی تایبەت ئامان خاوەنی 34 فڕۆکەی تایبەتن کاک سامان. دۆناڵد ترامپ پرۆتۆکۆڵی 21 ئۆتۆمبیل بە دواوەیەتی بەرپرسی وا هەیە لە کوردستانە 51 ئۆتۆمبیل حیمایەکە کە بای 5-6 ملیۆن دۆلارە لە کوردستانە لە بەرامبەر تۆ دۆخەکەت وای لێ هاتبێ طبعاً ئەو کاتە کابرا کە شیری مناڵەکەی دەست ناکەوێت لە ڕەمەزانە پێ یعنی سەیری کە بزانم چەند مەسەلەی خێر و خێرات لە کوردستانە زیاد خێر شتێکی باشە بەڵام ئەمە نیشانەی ئەوەیە کە فەقیری گەیشتوەتی چی ئاستێک کە دۆخەکە توای لات بێ طبعاً منیش حەزەکەم هاوڵاتی لە کوردستانە موچەکەی لە دەستێکی ئەمین نابێ ئیستقراری وەرگرت بێ نەخێر ئەمانە دەستێکی ئەمین نین کاکسامان نەخێر حکوومەت یاریێمی کوردستان یەک سەبەتە نییە بۆ داهات نەخێر پارتی و یەکێتی نەک دەستێکی ئەمین نین دەستێکی زۆر ڕەشن بەسەر سەروەت و سامانی ئەم وڵاتە بەسەر داهاتی نەوت و نانەوتی ئەم وڵاتە نەک ئێستا لە 92 بۆ ئێستا حکوومەت عێراقیش خۆ ناتوانێت هیچ ئیجراتێ بەرامبەر بە هەرێمی کوردستان بکات بەڕاست ئیجراتی چی بکات کاک سامان ینی خۆ بە لە کاتێکە خوای گەورە لە قورئانی پیرۆزە لە 365 شوێنە کە عدەدی ژمارەکانی ڕۆژە ئەڵێ وەلا خەوفون مەترس بەڵام کە ئەگاتە کاتی ئینتیخابات ئەمانە ڕوندەنگ بە یەکێتی و پارتیە دەنەوە ئەمانە بە شەرعێتی بەحساب تەجویلەکە بخەرە ئەو لاوە بە شەرعێتی دەنگی ئەم خەڵکە ئەڕۆنەوە سەرمێزی گفتوگۆ لەگەڵ عێراقا ئەمانە بە دەنگی ئەو خەڵکی کە بەعزێکیان تایە زۆر موسڵمان زۆر متەدەئین زۆر ئیلتیزاماتی بە دین و ئیلتیزاماتی بە فەریزەکانیەوە هەیە بەڵام کە ئەگاتە ئینتیخابات دەنگەیاتەوە بە ئەمانە باشە کەتیایەتی قیادەیە ئەم بەڕێزە دەنگی پێداوە لە قمارە پارەکانی ئەو خەڵکی کە میلەتێکی زوو شتمان بیرەچێتەوە یان ناچارین ئێستا کاک سامان ئێستا ئەمان جۆرێک ستایلی ئیشکردنیان دۆزیوەتەوە کە هەرێمی کوردستانیان پڕ کردووە لە میدیا بە پارەی دەزراوی خەڵک پڕیان کردووە لە سۆشیال میدیا پڕیان کردووە لە پیج و ئەکاونتی فەیک کە شت زوو لە بیری خەڵکە بنەوە بۆ نمونەش ئەمڕۆژ بابەتێک ئەەکەم بەترێن سبەی بابەتێکی ترەکەن بە مەوزوع ینی وای لێ هاتووە زۆر بەداخەواڵێم مەجلیسەکانی مناقەشەکردنیش زۆر ئاستی دابڵزیوە ینی بووەتە ئەوەی کە فلانە میدیا وای کرد و فلانە نازام چی ستایل وای کرد و فلانش ینی بابەتی جدی نەماوە کەس ناپرسێ کەکە کەس ناپرسێ ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان و یەشێتی و پارتی ئیلتیزام و مەسئولیەتی موچەخۆریان خستووەتە سەر بەغدا باشە لانی کەم ئەو پارەی نەوتوداتی ناوخۆیی لە بەردەست هەر جادەکانی پێچاک بکە خۆ بینی ڕۆژانەکە کار بەرپرسەکانی خۆیان هەتوو بە حادیسە ئامرن من لە بەرپرسێکی پارتیم پرسی وتم بۆچی خۆگەر بەغدا بۆ مانگی 441 ملیاری نردبێ لە داهاتی ناوخۆ خۆتوانرا موچەی مانگی 12 بدرێ گوتی ئاخرێمە ئەگەر ئەمە بەم شێوەیە پارەکە بخینە سەی لە داهات ناخۆ بەغدایتر فێرە بێ هەموو ساڵێک یەک دوو موچەنانەوە خۆیەوە توان بیەم بڕۆ لە داهاتی ناوخۆ پڕیکەنە و موچەی خۆتان بن کەواتە ئەمە شتێکی ترمان پێڵێ کاک سامان کەواتە ئەمە ڕازوو نین کە ئەڕۆنە بەغداویانەوە ئەڵێن ئێمە ڕێکەوتوین لەگەڵ بەغدایە کەواتە ئەمانە ڕازگۆ نین ئەگەر ڕێکەوتنە بواە بۆ نمونە موچەی مانگی دوو بەم جۆرەی لە ئەمە ڕازگۆنین ئەڵێ ڕێکەوتین لەسەر ئەوەی کە بەشێکی داهاتی ناوخۆر مانگ و بارەزوی خۆیانی نێرن ئیستیقلالی کاتەکانەکەن بۆ نمونە پێ ئێستا ئەم مانگە چلوەش یان نردوو چاوەڕێی موچەش لە بەغاوەکرێ من خۆم پێشتر پێم وابوو کە موچەی مانگی سێ یعنی هەر ئەبێ بێت پێش جەژن ئەزانی یەک سەبەبی هەیە ناکرێت لە مانگی پیرۆزی ڕەمەزانە کە جەژن لە پێشەوەیە عێراق لەبەر چەند گرفتێکی بەسیط بێ ئەخەڵ پرسیارەکەم کاک دابان ینی ئەمە گریمانێ منی جوان بیستووە دەگوترێ خۆیتر بە ناوی تەیفسامی و سەرگۆزیران و زۆ قسەگاڵێ وای وتووە لەبەر مانگی ڕەمەزان بینێرن پێش جەژن ئێمە ئەکەمە لەبەر خاتری خاترانەمەمان وەرگر ئەم بۆ مانگی چوار چی بکەین بۆ مانگی چوار دیسانەوە هەمان گرفت دروستە بێتەوە کاک سامان چووکە عەقڵی ئیدارەدانی ئەم دوو حیزبە عەقڵی ئیدارەدانی ئەم هەرێمە لەلایەن یەشێتی و پارتیەوە کە بازاڕی شێواویانەوەی هیچ کاتێ بەقە ئێستا پاریان دەست ناکەوێت کاک سامان لە هیچ تەوقیتێکی ئیدارەدانی هەرێما لە 92 تاوەکو ئێستا نەبووە تۆ ملیۆنێک و 250,000 مۆزەفە خسبێتە سەر
وڵاتێکی وەکو عێراق کەس لێو نەپرسێتەوە داهاتی نەوتە لەکوێیە، کەس لێو نەپرسێتەوە داهاتی ناوخۆ لەکوێیە، بێکرێ کارەبا گرانەکەی کرێ ئاو گرانەکەی کرێی زڵ و خاشا گرانەکەی کری نازانم ئەنواع باج و ڕسومات ئەوە کرده بێ کەس لێو نەپرسێ، پەرلەمان نەبێ لێو بپرسێ، نەزاهە نەبێ لێو بپرسێ، ڕقابەی مالی نەبێ لێو بپرسێ، مؤسساتە نەمابێکە سامان یعنی نییە. وڵای باسی نەکرد، باسی کارەبات کرد. من حەزەکەم ینی بۆچووی جەناب بزانم لەسەر پرۆژەی ڕووناکی، ینی ئێستا بۆ نمونە میدیاکانی دەسەڵات ینی بە بەردەوام کار لەسەرەوە کەناڵێنەوە کەسانی دژی ئەم پرۆژێن، کەسانی ناحەزن تا دوێنێ بۆ شەڕتان لەسەرەوە کرد کە کارەبای 24 کاتژمێریە بێ. ئەوە تا سەرۆگۆزیرانم پرۆژەی ڕاگەیاندووە کە 24 کاتژمێر تۆ کارەبات پێدرێ، بەڵام بەرامبەری تۆ بێ پارە بی بۆ خراپە. کاکسامان من ڕەنگە تۆزێڕ ئەم جیاواز بێ لەسەر ئەم بابەتە. پرۆژەی کارەبای 24 کاتژمێری پێم وایە تاوەکو بەستنی تاوەکو بەست، چونکە ئێستا هەنێک کەس قسە ئەەکەن، یعنی ئەوە بەشێکی ئەوانە قسەی لەسەرەکەن و زۆر زۆر دژین جارێ ماڵیان هەر لە سیتیەکانە، یعنی خۆی ئەو کەسێک کە قسەی لەسەرەکە کارەبای 274 دیناری ئەکڕێ، یعنی لانی کەم لە 24 سعاتی ئەم زستانەیە 4 سعات کارەبای حکومی هەبووە، بەڵام لە سیتیەکەی کڕیەتی بە 274 دینار، یعنی ئەو تەفاسی لە خۆ تەیزانانی کۆی پرۆسەکە بەستنی کارەباکە ئەبێ ببێ کاکسامان کارەبای 24 کاتژمێری، بەڵام قسە لەسەر چییە؟ لەسەر کرێکەیەتی لە پەرلەمانی کوردستان، یعنی لە قەرارێکی لە وەقایعی کوردستانەوە دەرچووە بە 18 دینار و لە 18 دینار و دەستپێکە نەنە کاکە ئیشی پێکرێ بێ هەموار بکرێتەوە، هەموار نەکراوەتەوە، بەڵام ئێستا بۆ نمونە کاکسان بە بڕیار ناتوانرێ ئەفومکەی با تێتگەێنم. ئێستا هەنێ خەڵک داواکە ئەڵێ بۆ نمونە کلێکەی گرانە دایبەزێنن، باشە چۆن دایبەزێنن؟ قەرارێکی ئێوێ قەراری حکومەتە دایە بەزێنێ، بەڵام 6 مانگی تر گرانی کاتەوە، مادام بە قەرارێ دەریچوانەوە بە قەراری یعنی گرانی کاتەوە. بۆ ئەمە فێڵکردنێ، ینی بە زۆر ئەیانەیە حکومەت فێڵ لە خەڵک بکە، ئەیانەیە بۆ نمونە بڵێ حکومەتی هەرێمی کوردستان وەرە کارەباکە و بکە بە 18 دینار، بەڵام بە قەرارە بە قەرارێکیش بیکە بۆ نمونە میکانیزمەکە چی پێ؟ میکانیزمەکە ئیلتیزام بە و یاسایەکە بێ لە پەرلەمان دەنگی پێ یاسا وەکۆی کە پێشتر هەبووە، کاکە حکومەت ئیلتیزام بە یاساشەوە ناکە کە سامانداری هەرێمی کوردستان لە ئێستاە ئەو پرۆسی کە پێشتر هەبووە وەزاید ئەو ژمارەیان ئەو کرێی لە ڕابردووە هەبووە کە 18 دینارە ئیلتیزامی پێوە کرێ، دوای ئەو بە شەو ڕۆژێک ناکرێت، ڕەنگە بە ساڵێ دوان کەم و کوڕی و کەلێنەکانی لێک بیرێتەوە، اینجا بتوانرێ ژمارەیەشی دیاریکرا و دقیق لە مەسلحەتی خەڵکە دیاری بکرێ. کاک سامان من پێت ئەڵێم بەشێک لەو بەڕازانەی کە دژایەتی ئەمە ئاکەن خۆیان کارەبایان بە 274 دینار وحدەی کڕیوە، ئەسڵەن ماڵی لە یەک سیتیشانیە لە 2 سیتیا لە هەولێر و سلێمانیا هەیە، هەر ماڵی لە سیتیایە بە 274 دینار کارەبای کڕیوە، باشە دوو هاوڵاتیەک 4 ئەمپێر مۆلیدەی هەیە کاک سامان، ئەم 4 ئەمپێرە بە تحدید بەلانی مانگی 50,000ەیە، بەڵام خەڵک هەیە بۆ نمونە بەکاری نایێنێ 50,000 نەخێر هەیە گڵۆپێک بەکارێنێ، باشە 50,000 و بیسی نیش ئەیە ئەمە 70,000 لەمەی 24 کاتژمێرەکارەوە نەسەرفەکەی. کاک سامان من دیفاع لەوەی ناکەم، چکە هەر شتێک حکومەتی هەرێمی کوردستان بیکای خەمە ژێر پرسیارەوە، بەڵام من واقعێک ئەبینم کە پرۆسەی کارەبای 24 کاتژمێری بەبێ کرێ ئەبێ بچێتە پێشەوە، بەڵام مەسلەی کرێکەی زەختکردن لە مەسلەی کرێکەی تۆ بڵێ حکومەت بە بڕیارێک بێ بۆم کە حکومەت بە بڕیارێک سبینێگر ئەتوانێت گرانیشی بکە، ئیلا ئەبێ بە قانون یا ئەو پرۆژە بڕیارەی لە وەقعی کوردستانەوە هەیە کە کارەباکەی 18 دینارە ئیلتیزامی وای لێ بکەی کە حکومەت هەرێمی کوردستان ئیلتیزامی پێ بکە. و بۆ معلوماتیشە من خۆم پێم وایە وەکو شخصی خۆم حکومەت ناتوانێت ئەم پرۆسەیە بکە. بۆچی؟ چکە لە زیانێتی کاکسامان لە زۆر شوێن لە زیانێتی ئەشی بینی وای لێت ئەڵێ کارەبامان نەماوە بۆ هەنێک لە گەڕێکی شارەکان، ئەشی بینی وەکو تێست چەند گەڕێکێکەکە دوایی لە بەشێک ئاوازی لێنێ، ئەو کارەبای 156 کرد کاکسامان بۆی نەیتوانی بیباتە سەر 156 دیناری ماوەیە کردی لە سیتیەکانە دەسی لێ هەڵگن نەیتوانی بیکە. سەبەبەکەی چی بوو؟ سەبەبەکەی ئەوە بوو لە زیانی خاوەن سیتیەکان و لە زیانی بۆ نمونە حکومەت خۆشییا بوو، ئەوە بەشێکی ئەو داهاتە بڕۆیشایەتەوە بۆ ئەوێ. ئێستا خۆکە دابان خۆ ئەم پارەی ئەمە خێراتریەتە گیرفانی حکومەت تا کارەبای بۆ نمونە نیشتیمانێت ئەکی دوایە کاک ئێسامان، بەڵام من وەکو وتم
پێم وانە حکومت بچکە حکومت ئەوێ بۆ نمونە بەو کارەبایی کە تۆ زیاد بەکارهێنی بیدا بۆ کە یعنی بیکا بە 24 کاتژمێرەی ناخۆی ئەوێ ناوێ ئینتاجی کارەبا زیاد بکە ناوێ بۆ نمونە کارەبا لە شوێنی ترەوە بێنێ و حکومت غەدرێکی تری شەکاکاک سامان لە سێ کۆمپانیا هەیە کۆمپانیای کار و ئەحمەد ئیسماعیل و قەیوان خۆی کارەبا بە 40 دینارە کڕێکاک سامان یعنی چی منطقی تایبیدا بە 100 دینار بۆیە ئەو پرۆژە بڕیارەی لە پەرلەمانی کوردستانەوەی نرخی کیلۆواتی کارەبا 18 دینارە لێەوە دەستی پێ بکە بە تەساعودی تاوەکو ئەڕاتە سەرەوە ئەمە ئاساییە بەڵام تۆ زەرف بکەی لەسەر ئەوەی پرۆژەکە ڕابگری دیسانەوە مۆلیدە بێنیتەوە دیسانەوە وەکو کاکان زستانە ئازانی چەند کارەبا بووە کارەبایان کاک سامان جاری وا بووە 2 ساعت کارەبا هەبووە کۆی پرۆسەکە ئەبێ بڕاتە پێشەوە دوایی مەسلەی سعرەکان و نرخەکان ئەوە بابەتێکی ترە یعنی نەبەسرێتەوە بێ زۆر ڕاستە دەست خۆش بێ وەڵامی یەک پرسیارت لێکم لەسەر مەوزوعی پێکەنانی حکومەت چی ئەزانی چ شتێکە زانی کە ئێستا بۆ نمونە لە نێوان پارتوێکێتیدا ڕوویاوە لەسەر چی ڕێکەوتون بۆ نمونە پێشببینی ئەەکەی ینی ئەمەی کە دەگوترێت زۆر جار داهۆڵیەوە لێ دەدەن کە ئەم جەژنە دەبێت بە 2 جەژن ینی دوای جەژن گوایە حکومەت پێکەێنێت هیوا هەیە من خۆم وەکو ڕۆژنامەت بۆ چوونم وایە تەسەورەکەم پەرلەمان پێک بێت ینی پەرلەمان دروستکێ بەس حکومەت دواکەوێت ئەگەر جەژنەکە وەکو مەسلەی دەستبەردار بوون لە تەوتین و ملدان بە هەژماری من بێ ئەوە ئەچیدم حکومەت پێکەێنرێکە ئەکسامان وەی کە من بیستومە تاوەکو ئێستا زۆربەی لایەنەکان کراونەتە دەرەوە بۆ پێکێنانی حکومت ئەوەی کە لەسەر بۆچی ینی وەڵاوە بجێ پرسیارم بوو ینی ئێستا ئەوەی کە ئەبیندرێت لە ساحەکە پێچەوانی کابینەی پێشوو کە زۆربەی حیزبەکان بانگێشەکران بۆ ناکەسا هەستەکەیت پارتیوکێتی خۆیان ئەم کارەکەن بەڵێ چکە زۆربەی لایەنەکان کراونەتە دەرەوە هەریەکی و بە جۆرێک هەرێکی و بە جۆرێک هەیە هەبووە بۆ نمونە سەفقەی پێشەر هەڵبژاردننی هەبووە کە هەر بەژاری لە حکومەتاناکە هەبووە لە دوای انتخابات هەنێ جموجۆڵی کردووە خستویانەتەوە شوێنی خۆی کە دەسەکەی کەشفە دانیشێت تاوەکو پارتی وێچێتی ڕێکەکەون و هەشا بووە بە مەرج ئەڵێن مەرجە بۆ نمونە و لایەنە بەژاری حکومەت نەکات تاوەکو ێسایەشێتی و پارتی لە گۆڕەپانەکە ماونەتەوە بۆ تەشکیلی حکومەت بە تەسەوری خۆم بە حکمی ئەو گۆڕانکاری لە منتیقەکە لە ئارایە یەکێتی نیشتمانی کوردستان زۆر هەڵپەیەتی کە حکومەت زوو تەشکیل بێ چونکە سەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستان تا ئێستا 2 جار جێگری دووەمی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانی بینیوە کە ئەتەکێت و ئوسوڵ وایە ئەوەی کە زۆرینەی پەرلەمانی بەدەسێنێ ئەوەی کە زۆرینەی دەنگەکان بەدەسێنێ مبادری لایەنەکان بکە بۆ تەشکیلی حکومەت بەڵام لێرە بە عەکسەوە کەوتوتەوە 2 جار سەرۆکیەکێتی جێگری دووەمی سەرۆکی پارتی بینیوە بۆ تەشکیلی حکومەت و ئەو گۆڕانکاریانەی لە منتیقەکە لە ئارایە وا ئەکا کە هەوڵی پێکێنانی حکومەت زوو بدرێ و یەکێتی لە بەشێکی ئەو قسانەی نەک لە بەشێکی لە واتە پێداگرێکە بۆ سەرۆکی حکومەت و سەرۆکی یاریە ئەوانە نەماوە کاک سامان یعنی تۆ تەنانەت وەزیری ناخۆش سەیەک لەسەر سەرۆکی پەرلەمانەیە حتا ئەوەش وەرنەگری یەکێتی یانەوێ بۆ نمونە بیدەن بە چەند پۆستێکی تر بە تەنیا قسەیە یعنی با بڵێن معلوماتێکە زۆر زۆری نیە بیدەن بە چەند پۆستێک و چەند کەسێکی تری پێڕازی بکەن نا ئەو پێداگریانەی کە لە هەڵمەتی هەڵبژاردنەکانە و لە دوای هەڵمەتی هەڵبژاردنیش وتویانە ئەو پێداگریانەیان نەماوە و پێم وایە بە هەمان تەشکیلی کابینەی ڕابردوو و بەو شێوازەی کابینەی ڕابردوو چۆن بووە تقریبا نزیک لەوە تەشکیلی حکومەت بەردەوامە بێ باسێ لەسەر وەزارتی پێشمەرگە کرا گویا بدرێ بەلایەنێکی دەروی پارتوێکێتی بۆ ئەوەی کە هیچ نەبێ ڕۆڵێکی هەبێت لە یەخستنەوەی هێزی پێشمەرگە کە داخوازی هاوپەیمانانی شەشتی وا ڕۆیە نازانم ڕۆایە یان نە بەڵام ئەوەی کە هەیە لایەنی تر مەرجی هەیە کە هیچ لایەنێک بەژاری ئەم کابینەیە نەکات تاوەکو یعنی لانی کەم گفتوگۆی لەگەڵ نەکرێ تاوەکو ئەمان خۆیانێک لا ئەبنەوە بۆ تەشکیلی حکومەت و پێم وایە بۆ ئەوەی کە لایەنی تر پێگەی لەناو حکومەت هێرێمی کوردستانانە بێ یەکێتی نیشتمانی کوردستان باجی زۆر زۆر گەورەی داوە و تاقەیەکی زۆر زۆری خۆی سەرف کردووە و تەنازولی زۆر زۆری کردووە و تەنازولی زیاتری شەکە و نەک تەنازول لە پۆستەکان و لە یەکە ئیداریەکانە
حتا گەیشتە ئەوەی کە تەنازل لە دروشم و بەڵێنەکانی ئەو بکەن کاک سامان چکە تۆ طبیعیە پۆستێک بۆ شخصێک وازی لێبێنی ئەمە ئاساییە بەڵام دروشمێک کە 12 مایکە لەسەر شکانە بێ وەکو سەبەتە بەدەستەوە بێ ئەم مایکە بەری ئەم مەسول ببینیەوە گوایە دەنگێنەوە بەڵام دوایی ئیلتیزامی پەیوەنەکەی زۆر قورسە کاک سامان چاوەڕوویەکەوێ دیکەم باخێر پرسیار ینی دەنگۆیەکەیە دوای پێکێنانی کابینەی نوێ یەکێتی پۆستە ئیداریەکانیش لە گۆڕان وەرگێتەوە لە ئیدارە خۆجیەکانە طبعاً بە عملی ئەو دەستی پێکردووە کاک سامان بۆ نمونە قایم قامی کەلار و چەند شوێنێکی ترەوە تەقاوت بوون و خەڵکی تری لە شوێنداناون پێم وایە ئەو هەنگاوە ئاگرێتە بەر ئەوەی کە من بیستومە و بەشێکی زۆری ئەو پۆستانە وەرەگرێتەوە و لەم ڕۆژانەش من هەروەکو خەبەر بیستم بۆ نمونە پارێزگاری سلێمانیە بەڕێوبەرایەتی هاتوچۆیە و وەکو ڕەئی خۆم بۆ نمونە ئیداری سلێمانی یەکدەست بێ لە پێناوی یەکشتا بۆ ئەوەی کە بەرپرسیارەتی تەوزیع نەکرێ کاتێک کە هێزێک بەفعلی لە ڕووی چەگاریەوە لە ڕووی مادیەوە لە ڕووی خزمەت گوزاریەوە بەرپرس بێ بەڵام کە دەستی بۆ ڕایکێشی پەنجە بۆ لایەنێکی تر ڕایکێشی بۆ نمونە فلانە لایەن بەرپرسە فلانە یعنی بەرپرسیارەتەکەیان مرکزی بێ نەک تەنیا بۆ ڕووکەش لە هەڵگرتنی مەسوولیەتە بۆ نمونە گۆڕان بەژار بێ لە هەڵگرتنی بەرپرسیارەتەکەیە بەڵام لە کێکەکەی هەموو بۆ نمونە یەکێتی بەژار بێ یعنی هەموو دەستکەوتەکان یەک هێزبی بە بەڵام کە ئەگاتە ئەوەی خەڵک نەقدیە بێ کە ئەگاتەوەی بەرپرسیارەتی هەڵبگیرێ ئەو کاتە بەرپرسیارەکە یعنی بەرپرسیارەتێکە تەوزیعکە تابان محەممەد ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان زۆ سپاس ئامادەبوونت زۆ سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەری بەرنامەکەمان بەخواتان ئەسپێن و خواتان